گەیشتنی پێشمەرگە بە سنووری حەمرین و بردومانی بەردەوامی فڕۆکەکانی هاوپەیمانان هیچ ڕێگا چارەیەکیان بۆ چەکدارانی داعش نێشتوتەوە جگە لە خۆحەشاردان لەو تونێڵانەدا کە لە ناوچەکەدا لێیان داوە. جگە لەوەش چەکدارانی داعش ئاگریان لە چاڵەنەوتیەکانی سنووری پارێزگای سڵاحەدین بەردا. ئێمە ئێستا لە دواخاڵی سنووری هێزەکانی پێشمەرگەی کوردستانین، ئەوەی کە لە پشتمەوە دیارە ئەو چاڵەنەوتیانەیە کە لە سنووری حەوزەی حەمرینن داعش بە مەبەستی خۆحەشاردانەوەیان لە دەستی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و فڕۆکەکانی هاوپەیمانان دوای ئاگربەردانە چاڵەنەوتیەکان و بڵاوبوونەوەی دووکەڵێکی زۆر لە ناوچەی حەمریندا چەکدارانی داعش هێڕشیان کردە سەر ناوچەکە و لە دوای نێڕشیاندا بۆ سەر چەکدارانی حەشدی شەعبی زیاتر لە 15 چەکداری حەشت کوژان و بریندار بوون. شەکەین بەڵێ ئەوە داحش کە ڕائکا لەو شوێنانە بکە خۆی تووشی شکەست بووە لە دوای خۆی ئاگر لەو شوێنانە بەرە وەکو مەترسیەکان ئێستا تۆزێک لاوااستر بووینە بەرامبەر بە پێشتر یەک بە عقمی ئەو هاوپەیمانەتە نێودەوڵەتیەی کە ڕێکخرا بەرامبەر بە دژ بە داعش ئەوە یەکەکە لە هۆکارەکانی سەرکەوتنی هێزی پێشمەرگە دوو مەبدە و بیر و باوەڕی تری هێزی پێشمەرگە ئەوەیە کە خۆی لەو شوێنەی کە بەرەنگاریە بیتەوە بە بیر و باوەڕێکی بتەوەوە. ژمارەی ئەو چاڵەنەوتیانەی داعش ئاگەری تێبەرداون 4 چاڵەنەوتن. هێزەکانی پێشمەرگەش لە ئامادەباشیدان بۆ بەرپەرچەدانەوەی هەر هێرشێکی تر کە لەلایەن چەکدارانی داعشەوە بکرێتە سەریان. دەرەنجامی ئەو بیرە نەوتانەدا سوچێنن بۆ هۆی تارە ئەوە یەک دومیشان ئەو بیرانە لەمێژەدا سوچێنن ماوەیەکی گەلک لەمێژ هەر ئێستانیا جا حەجی شعبی دەمێژە لە پردی زەرگەوە دوورن لەوەیە تقریبا مابینیان وەک پێویست تقریبا 90 کیلومترێک بێ لۆ تقریبا لۆ دو ڕۆژی پێش ئێستا داعش پەلاماریدان لێوکانە پەلاماریدان و هێندێکیان پێم شەهید بوون ئەوەنە. لە ئێستادا چەکدارانی داعش با سوودبینین لە دۆخی کەشوهەوا بەکارهێنانی تاکتیکێکی نوێ هێڕش دەکاتە سەر هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی دیکە. سووتانی چاڵەنەوتیەکان و بڵاوبوونەوەی دووکەڵەکەی یەکێکە لەو ڕێگایانە. دیار جەمال نارتی، سنووری حەوزەی حەمرین.